You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. تاقیکردنەوەی لێخوڕینی کایۆ. ئەو ئۆتۆمبیلە ئێوە تێپەڕێ باوکە. زۆر باشە. بەلای کایۆوە دەنی ئۆتۆمبیلەکە بە جۆرێک بوو ئەوت لەرزی لاتەوە. ئۆتۆمبیلەکە ئێمە شکاوە باوکە. وابزانم کاتیەوە هاتووەوی بین بۆ لای وەستا. ڕاستیەکەی ئەڵێن چی ئەمڕۆ پێکەوە بچین تەماشای ئۆتۆمبیلی تازە بکەین. کایۆ پێشتر هەرگیز ئەوەنە ئۆتۆمبیلی بریقەدار و نوێی نەبینی بوو. من حەزم لەم سوورەیە. هەڵبشارنەکە و زۆر جوانە کوڕی گەنج. ئەمانەوێ سیرکەین. ڕەنگە بتوانی یارمەتیمان بەی بگەڕین. بە دڵنیاییەوە دوام کەون. بۆ چ جۆرە ئۆتۆمبیل ێگەڕێن؟ دانەیەک نەشکابێ. دەرگاکە کراوەیە. دەرگاکە کراوەیە. کایۆ سەرسام بوو بۆی ئۆتۆمبیل بتوانێت قسە بکات. کراوەیە، کراوەیە. دەرگاکە کراوەیە. دەرگاکە کراوەیە. وابزانم ئێوەش کە سواری ئۆتۆمبیل ئەبن وەکو ئەمانە دەنگەدانگەکەن. سێری ئەوە بکەین؟ بە دڵنیاییەوە وەرە بە پیشانتان بەم. واو! وەکو خانوو وایە ئەیوانیە باوکە؟ ئەوە ڕێک بە قەدەر خۆتە کایو. کایۆ بەلایەوە خۆش بوو لە خانوویە کابژیکە لەسەر تایە دانرابێ. کایۆ کاتێکی زۆر خۆشی بە سێرکردنی شێوە جۆرا و جۆرەکانی ئۆتۆمبیلەوە بردەسەر. سەقفەکەی کووە؟ ئەو جۆرە ئۆتۆمبیلە پێوترێ گۆڕاو کایۆ. سەقفەکەی یێتەوە سەری. ئەڵێن چی بتامەم بۆ تاقیکردنەوەی لێخوڕین. پرسیارێکی زۆر باش بوو. سیر کە بزانە کە پەنجانێم بەم دوگمەیە چی ڕوویە. ئەتەوێ ئۆتۆمبیلەکەم ببینی؟ واو! ویلەکانی زۆر جوانن. ئەمە نرخی ئۆتۆمبیلەکانە ئەگەر ویسان پێم بڵێن. خۆشحاڵ بووم بەمینینتان. خوا لەگەڵ. واو ئۆتۆمبیلی تازە پارەی زۆریەوێت. ئەتوانین ئۆتۆمبیلە بێ سەقفەکە بکڕین دایکە؟ لەوانەیە ساڵێکی تر کایۆ. دڵنیام ئۆتۆمبیلەکەمان چاک چاگەبێت و وەکو تازەی لێتەوە. قسە لەگەڵ وەستاکەیەکەم. کایۆ دڵخۆش بوو بۆی ئۆتۆمبیلەکە بە چاکراوی ئەگەڕایەوە. هی ئۆتۆمبیلەکەمان هاتەوە. باڵێ ئێستا هەمووی چاکراوەتەوە. چی بووە کایۆ؟ ئێستا ئۆتۆمبیلەکەی من شکاوە. وابزانم ئیشمان کەوتەوە لای فیتەر جارێکی تر. سپاس باوکە. مەلەوانێکی زۆر چاک. سێرم کە باوکە من ماسیم. ماسێکی زۆر گەورەی تۆ. کایۆ! ڕۆزیش! ئۆ ئاوەکە زۆر چاکە. دایە سیرکە. خەڵکی زۆر لێیە. شوێن نییە من مەلەی تیا بکەم. وابزانم کایۆ ڕاستەکە. کێ حەزەکە بچین بۆ مەلاوانگی گشتی؟ زۆر باش تۆزی تێوە بیمۆ کایۆ.
لەسەر ئەم جۆرە ئەربانەی لە نزیکەوە نەبینی بوو. دایکە ئەو عەرەبانە هی گەورەیە؟ ناکایۆ ئەوە پێڵێن ویلچەیر ئەو کچە بۆیە لە ناو یادانیشتۆ ناتوانێ وەکو من و تۆ بە پێ بڕۆ. ئێستا بچین بۆ مەلا؟ کایۆ کچەکەی بینی لەژێر ئەوەکە مەلەیە کرد. ویستی ئەویش وا بکات. دایکە ئەوە کاتێتە لوتمەوە. خەی ناکە کایۆ ئازار پێ ناگا. چۆنی من ناوم تامیە. من کایۆم. تو ئەڵێ ماسیت مەلاکەی. ڕاستە ئەزانی چۆن لەژێر ئەوامە لە بکەیت تۆ کایۆ؟ لوتم خوتوکەیەت. هەرگیز دەموچاو خستۆتە ئەوە بە هەناسە بڵق دروست بکەی؟ بەڵێ ئەتوانم ئەوە بکەم. سیرم کە. زۆر باشە کایۆ. لەوێ بۆستە و سێرکە بزانە من چیەکەم. ئێستا نوری منە. تۆ مەلەوانێکی چاکی کایۆ. وەرە بەمەلە وەرە بۆ لای من کایۆ. کارێکی زۆر ئاسان نەبوو بەڵام کایۆ کۆڵینەیە. بینیت دایکە؟ ئەتوانە منش بیکەم. هەرم زانیە توانی بیکی کایۆ. من زۆر شانازی پێواکەم. ئێستا هەردووکمان دەتوانین وەک ماسیمە لە بکەین. ئابێ من بڕۆم کایۆ. خوان لەگەڵ. باوکە چاون لێی بوو؟ ئەتوانم لەژێر ئەوە مەلە بکەم. بەڵێ بینیم کایو وەکو کوڕێکی گەورە مەلەتە کرد. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش بوو. بەیانیشیتەوە تامی؟ بە دڵنیایی هۆیەمەوە. ها حەزەکەم ئەمە بۆ تۆ بێ. سپاس. یارمەتی دەیم لەژێر ئەوەمە لە بکەی ئەو بینمەوە باشە؟ تامی کچێکی زۆر گەنج و جوانە. مەلەوانێکی زۆر چاکیشە. بەڵێ منیش ئەوە ڕاهێنان ئەەکەم باوەکو ئەو شارەزا بم. دایکم. دایکم زۆر مەزنە. لەگەڵ خۆی ئەمبا بۆ شوێنی خۆش وەک کەناری دەریا. ئەڵێ تاقیکردنەوەی شتی نوێ شتێکی خۆشە. پێی خۆشە وێنە بکێشم. زۆر جوانە کایۆ سپاس. منیش پێم خۆشە کاتێک شەوانە ئەم خاتە ناو جێگەوە. بوقەکەی کایۆ. چۆنی کایۆ؟ جوانی سارە. ئەتوانم لێی بم؟ ئەی بۆقەی چێکە؟ منیشکەم نابم زۆر جارم بۆقەم لێ ئەیە. ئەپێ بڕۆم. یاریە کۆنەکانمە بەخشین بە ناوەندی کۆمەڵایەتی. کایۆ ناڕەحەت بوو چونکە هێشتا ئەیویست یاری بۆ ئامێرە بکات. کایۆ دایە ئەڵێ ئەگەر حەزی لێتی ئەتوانی هەڵیگرێ بۆ خۆی. بابای. کایۆ زۆری حەز لێ بوو بۆ بوقە مۆسیقای قایم و پێکەنینەیی لێبات. سیرکە ها سارە چیەمێ؟ کایۆ بە یارمەتیوە تۆ ئەم سێریکە؟ بوقێکی جوانە بەڵام ئێستا کاتی نان خواردنە دواتر ئەو یەمێ. جگە لەوەش زەحمەتە بتوانین لێ کاتا ناریش خۆیت و مۆسیقاش لێبەی. کایۆ پەلەی بودی سامبوق لێبات. ئێستا کاتی ئەمە نییە کوڕم. تانانەکەتە خۆی لێرە دایێنم. گرتمیت ها. منیش ئەتوانم مۆسیقا لێ بم. کایۆ لەگەڵ ڕۆزێت چم بۆ کۆگاکە تۆش حەزەکەی بێ؟ ئەتوانم بووقەکەم بێنم؟ وابزانم ئێ بۆ مۆسیقالیان گونجاو نییە. نەخێر. دێ باشە دواترەوە بینمەوە. خواتان لەگەڵ. کاتێکی خۆش.
لەوە ناچێ و سەگە زۆر حەزی لەو دەنگە بێ. ئەزانی چی؟ شوێنێکی زۆر گونجاوەزانم با بڕۆین. ئەتوانم بۆقەکەم بهێنم؟ بەدڵنیاییەوە. باشە ئەبێ ئێستا کایو لەکوێ بێ؟ کایو! بیگرە کایۆ، بۆچی ئەم بۆقەم نایەتی ها؟ کە چوویتەوە سەرەوە ئێمە دەسێ. بڕوا ناکەم گوێی لێبوو بێ. لەو کاتەیە کایۆ بیرۆکێکی مەزنی بە مێشکە هات. پۆستەدایە، ئەوە کایۆیە، بۆقەکەی منی پێە. ئەم جارەیان کایۆ لە شوێنی گونجاو لە کاتێکی زۆر گونجاو بوقەکەی لێیە. هەی ئەوە چی لەویە؟ دار بەڕوە بەهێزەکە. کایۆ نێزانی ئەو دەنگە لەکوێوەیەت. لە دەنگی هەنێکی زەبەلا هەچوو. کاکینکەڵە و درەختە پیرە بڕێتەوە. ئەتەوێ یارمەتی بەی؟ درەختەکە زۆر نەخۆشە، ئەبێ بیبڕێتەوە. درەختیش نەخۆشەکەوێ؟ ئەی چۆن؟ ئاچەند بە ئاسانیەشتێ؟ کاگێنکەڵ لە بەرەوای بڕێتەوە. نەمەویست درەختەکە خۆی بکەوێ، لەوانە بوو کە بکەوێ بەسەر یەکێکا و ئازاری پێ بگا. ئەڵێ چی بە پیاوەکە بڵێ تەماشایەکی درەختەکە ئێمەش بکە. ئەم درەختە تەندروستە، تەنیا پێویستی بەوەیە ئەم چڵەی لێکەیتەوە. کایۆ ئەترسا ئەو درەختەی جۆلانی لەسرە کرد ببڕێتەوە. باوکە درەختەکەمان نەخۆشە؟ نازانم کایو. لێکردنەوەی لقێکی وشک لە درەختێکی تەندروست زیان بە درەختەکە ناگەینێ، وەکو وایە نینۆکێکمان بکەین. نینۆکەڵێ؟ نیگەران مەبە، ئەم درەختە زۆر تەندروستە، زۆر باشە. درەختی جۆلانەکەم هەرگیز نەخۆش ناکە، ئەیوانە باوکە؟ هیوادارم وا بێ. ئەبێ زۆر ئاگامان لێ بێوانە؟ بەڵێ. ئەڵێ چی درەختێکی تازە بڕوێنین بۆ ئەوی ببێ بە هاوڕێی. زۆر باشە. کایۆ بیرۆکەی ڕوانینی درەختێکی تازەی بەلاوە باش بوو. تۆش درەختی تازە ڕوێنیت کاکینکەڵ؟ ئەزانی چی؟ ئەوە بیرۆکەیەکی زۆر چاکە کایۆ. سلااو، تۆ کێی؟ من کایۆم. ئێمە درەختێکی تازەمان هەوێ، کاکینکەڵش درەختی ئەوێ. باشە ئێرە شوێن درەختی تازەیە کایۆ. کایۆ یەک دنیا گوڵی بینی بەڵام هیچ درەختێکی نەبینی. درەختەکان لەکوێن؟ لەویایە. ئەوانە درەخت نین، ئەوانە ڕووەکن. ڕاستەکەی ئەوانە درەختی بچکۆلن، بەڵام ماوەیەکتر گەورە بن کایۆ. درەختە بچکۆلەکە کایۆی بەخۆی سەرقەڵ کرد. وەک بەتانیەکەی ڕۆزی نەرمونۆڵە. ڕۆزی خوشکە بچکۆلانەکەی منە. کەواتە ئەم درەختە بچکۆلەیەش وەک ڕۆزی گەورە بێ کایۆ. کە گەورە بوو وەک ئەمەی لێیت وەنیە؟ بەڵێ، ئەم درەختە ناسیتەوە؟ ڕەنگە دانەیەکی وا لە ماڵی خۆتان نابینی بێت. ئەوە درەختی کریسمسە. من ئەمەوێ باوکە. ئیتر هەموو کاتە درەختی کریسمسمان ئەبێ ئاخیان. کەوا ئەبێ هەموو ڕۆژێ بچین بیڕازێنینەوە و تۆش هەموو ڕۆژەیە دیاری بۆ هەمووام کڕی. وانییە کوڕم؟ نایکڕم.
ئەم دوو درەختە لە یەکتر جیاوازن دەستیان لێ ببزانن لە چیا جیاوازن کایەوە کایۆ دەستی بر بۆ درەختەکان. ئەمان زبرە ئەمەشیان گەڵای سافی هەیە وەک درەختەکەی خۆمان باوکە ئەتوانین ئەمان هەڵگرین؟ باشە منیش حەزم لەمەیە بێزەحمەت چونکە بیرۆکەکە هی تۆ بوو کایۆ هەر کاتێ ویستە ئەتوانی بێ بۆ سەری درەختی کریسمسەکەی من. ئەمە هەڵگرە ئەو کات ئەزانین درەختەکە چەند بە باشی گەشاکە. ئەوە چییە باوکە؟ ئەوە خۆراکی درەختەکەیە کوڕم. پێکەنی ناویە ئەبێ بەیانی و نیۆرۆ خۆراک بی بە درەختەکە. نانا دوای ئەمە تەنیا پێویست بە باران و خۆرەتاوە کات بۆ درەختەکە. تەواو بووین. باشە کایۆ سەرسام بوو کە درەخت ڕوانن ئەو هەموو کاریە بێت. تەواو بووین تۆ باخەوانێکی باشی کایو. کایۆ کایۆ چۆنی ڕۆزی تەماشام درەختە بچکۆلێ بکە. لەوە چێ زریانێک بەڕێوە بێ با بچینە ژوورۆ نانەکە ئامادەیە. هێی کایۆ سێرکە دایکە ئەوە چی بووە؟ درەختەکەم. بۆستە کایۆ منیشەم لەگەڵ تا. نەخێر درەختەکەم چۆماوەتەوە. تەنیا پێویستمان بەوەیە شتێ بخەینە پاڵی بۆ ئەوەی لە باکە بیپارێزێ. ئەچم دارێکێنم. کایۆ بۆ درەختەکەی نیگەران بوو. اینجا بیرۆکەیەکی بە مێشکە هات. کایۆ ویستی یاریەک بەرێ بۆ درەختە بچکۆلانەکە بۆ ئەوەی شەو هەست بە تەنیایی نەکا. هەرچەندە کایۆ ئۆتۆمبیلە سوورەکەی زۆر خۆشەویست بەڵام بڕیاریا بیا بە درەختە بچکۆلانەکە. ئەمێ بەتانیەکەم بۆ بە درەختەکەیە بۆ ئەوی سەرمای نەبێ. ئەگەر هەستی بە تێنیاییش کرد ئەتوانی یاری بە ئۆتۆمبیلەکەی من بکە. چەنی پێ ئەچێتار درەختە بچکۆلانەکە بەخەتەر ئەمەی لێبێ باوکە؟ تا تۆ گەورابیت درەختەکەش گەورە بێ کوڕەکەم. وا باشە بچینە ژوورەوە. شاشات خەوێکی خۆش. شاشات